گەنجە و حساب بۆ سفرەی ماڵ ناکات، پیاوە حساب بۆ ماڵەوە ناکات، دایکە و حساب بۆ منسەنە بۆ مێرد و بۆ منداڵەکان ناکەکەواتەوە بۆ خۆی هۆکارێکە بۆی کە سەرەکەی خێزانەکان و خانەوادەکان تێک چووە. کاتێک کە پیاوێک کاتێک کە من لێریا باسی دەکەم دەڵم توانای سەرکرداتی کە پیاوی ماڵ بێت بۆ معلوماتی جەنابتانەوانەی ئافرەتن وە هەندێک لەو پیاوە بەڕێزانش کە لەم مەجلیساین جاران پیاو بە دەگمەن وساز لە دەرەوە نانی نەخوارد چکە قەنەعەتی وابوو من باوکم لە بیرما چووە بەغا چووە شوێنێکی تر و ئاهاتەوە گڕگڕ بۆ تەماتەیەکی سوورۆکراو بۆ فڕوجاوێک بۆ کابراوتنی بامی و تەماتەیەکی سادە لە ماڵەوە سەعات 3 و 4 گەشتە ماڵەوە بۆ ڕۆڵی قیادەیە بوو ئەم قەنەعەتی وا بۆم 3-4 دینارە بۆ سەرف بکەم جاران دینار بۆ 3-4 دینارە بۆ سەرف بکەم ئەیدەمە قورگی ماڵ و مناڵەکەیە دەی من خەڵکم هەیە لە شلێمانیا سیاری بەدەستێشتی بەدەستەوە ژنەکاڵێت بەدڵ و بەجان خواردن حازرەکە مەڵێ سەعات 1 و 2 تەلەفۆنەکاتەوە تااقەتم نەبوو نایەمە بوو ماڵەوە بۆ خۆتان نان بخۆم لە دەرەوە نانەخۆم کاتەگەر لە مانگێکا 20 جار وا بکات دەگەر هەر جاری 5,000 کەواتە 80,000 دینار کاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە پاشان مەسەلەی متمانە بە خۆبوون زیادە بێت و هۆکارێکە بۆی کەسەکان سەرکەوتوو بێت ئەو کچە جوانەی دواوە ئەو بەرابەر ڕێزا ئەو برایی لەو سوچەوە ئاوا سیر مەکا بەلا چاو سەر مەکات ئەو بەڕێزەی لە دواوە بسکەی دێ و شەبەکەی فولە تۆ ئەگەر ڕۆڵی قیادە ببینی بۆ خۆت سەرکەوتووە بی یعنی من ئەگەر برایەکەم خۆی ڕۆڵی بەرپرسیارەتی هەڵگرێت سندان لە من بدات من ینی من بە تەمای نان و معاشی ئەوم من ئەگەر دوو خوشکم هەیە خۆیان خوێندویانە و سەعیان کردو و هەوڵیان داوە ئیسەم و چەو معاشی خۆیان هەیە خۆیان و مێرد و ماڵ و منان لێ حەساونەتەوە لە ژیانمان ڕەنگە دیناری خوشکم نەچوبێتە گیرفانی من بۆ خۆی باشە بۆ خۆی چاکە بۆ خۆی سەرکەوتووە ئەوەی کاتێک کە بە کچێکەڵم بۆ ناخوێنی چاوم دەچێت بۆچی لێمەدا وەڵان ناخوێن بەداخە بۆ خۆم حەقم چییە ئێخر چۆن حەقت چییە چڕ و چاو ئاخر چۆن حەقت چییە چاوم دەچی با نەخوێن با دەرەجەم نەبێت باش ئادەم نەبێت چی پێویستەکان لێم تووڕە بن دەیت ئەی سڕ و چاو ئاخر تۆ نایزانی ڕۆڵە گیان تۆ گەر بەرپرسیارەتیت هەڵگرتایە ئەتوت ئەبێ بخوێنم بۆی لە داهاتووە مناڵەکانم سەریان بەرز بێت ئەگەر بەرپرسیارەتیت هەڵگرتایە ئەتوت باشە خوێنم بۆی لە داهاتووە زاوایەکی نامەرد پێم نەڵێ نانخۆر و جێگری ئەگەر بەرپرسیارەتیت هەڵگرتایە ئەتوت باشە خوێنم چاکە خوێنم بۆی لە داهاتووە شوبرایەک دشێک کەسێکی نالەبار و ناڕەسەد نەڵێ ڕووی ئەوە ڕژ بێت دوام بووکەی دۆزیەوە نەخوێنەوار و هیچی تیا بەسەر نییە و هەرە خوا و پانە بێتەوە کاتەگەر بەرپرسیارەتیت هەڵگرتایە لە گەنجیاتوە لە داهاتوە سەرکەوتووە بوو بۆیە کۆمەڵی خاڵ کە شەرت نییە مەسەلەی خۆ کۆنتڕۆڵکردن بەرپرسیارم کاکە من بەرپرسیارم بەرامبەر بە ژن و ماڵ و عایلەی خۆم خۆ نابێت چاوم بەر بڵاو بکەم ئیتر هەر کەسێکی جوانم بینی هەر کەسێکات بڵێ مامە بەخەوەرە وەرە بەرخێکی لێ بە سەیریکە بۆ من نەزارەکەم دانیشم سەیریکە من بەرپرسم لە ژن و ماڵ و عایلەی خۆم من بەرپرسم لە چاوی خۆم من ئەگەر کۆنتڕۆڵی چاوی خۆمم کرد ئەوختە ئافرەتی جوانتر نابینم کاتە چێژ دە خێزان و خانوادەی خۆم وەرەگرم کاتە خێزان و خانوادەی خۆم بێزار و بێتاقەت نابم کاتە بۆ ماڵ و عایلەی خۆم باشە بم ئەوە ئێستاکیە خۆ کۆنتڕۆڵکردن نەماوە بۆیە لە دوای ساڵێ 2 ساڵی بێزار بووە دەبێت جیپیەکان سەحایق مەکەیت اینجا بە هەنگاوی هێواش بەسەریا بۆ ئەوەی من نام شیدا حەمیدە ماوەی دەمانگە لەم گروپی خوێندن و هاندان بۆ کولتورکردنی هاندان بەشداریمان کردووە ماوەی دەمانگە دەستمان پێ کردو و هەردوو هەفتە جارێک یا هەفتە جارێک کتێبێکی مێژوو یا ئەدەبی یا پەروەردەمان پوختە کردووە و هەر جارێک لە کۆبوونەوەکانمانە مامۆسای تایبەت و مامۆسای دکتۆری ماستەر هاتوو قسەی بۆ کردین سیمیناری ئەمڕۆژمان دکتۆر باختەر چاڵەبانی ئامادەیە لێرە کە باسی گەنجانەکات باوەڕ بە بخۆبوونی گەنجانەکە ئەمڕۆ هیوادارم هەموو گەنجێک خۆی بۆ ئەم گروپانە ڕابکێشێ ئەم گروپانە زۆر ئەو ئیشانە و لە کۆڵەکەنەوە کە خۆ بەتەنیا ناتوانانی بکەی گروپێک ئێستا کەسێک بەتەنیا ناتوانێت هەفتە کتێبە بخوێنێتەوە بەڵام لەم گروپانەیە توانێت هەفتەی کتێبێک 2 هەفتە جارێک کتێبێک بخوێنێتەوە من ئاواز نووری ڕاهێنەر و ڕاوێژکاری خێزانی و پەروەردەیی ئێمە ئەم پرۆژەیە لەم 15 کە ڕامان گەیاندبوو پرۆژەی بە کولتورکردنی خوێندنەوە ئامانجمانە کە گەنجەکانمان خوێنەر بن و لەگەڵ ڕێکخراوی خاڵ و بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی خزمەت نزیک ساڵێکە ئێمە لەم پرۆژەیە بەردەوامیمان هەیە و کتێبەکانمان دابین کردووە و زۆر سوپاسی دەستگای نووری حکماکەین کە هاوکارمان بوون لە دابینکردنی شوێنمان و لەگەڵ هەموو ئەمانەیە کار و چالاکی بەردەواممان
هەبووە کۆڕ و سیمینار و خولمان بۆ گەنجەکانمان کردوێتەوە و لەگەڵ ئەوانەشا توانیومانە گەنجەکانمان لەگەڵ خوێندنەوەی کتێبەکانە شیکاری بۆ کتێبەکان بکەین و پاشان شکاندنی تەواوی ئەو بەستەڵەکانی لە ناخی گەنجەکانمانە هەیە ئەو هێز و توانایی لەناو گەنجەکانمانە هەیە توانیویانە لەگەڵمانە ڕۆڵێکی زۆر باش ببین ئەلحەمدوللا ئێمە ئێستا 30 بەشدار بوومان هەیە ئەتوانین هەریەکەیان لە هەر کوێ بمانەوێ ئەتوان ڕۆڵ ببین ئەتوان لە بەردەم کامێرا و لە ستەیج و لە شوێنە پەروەردەییەکانە بابەت و سیمینار پێشکەشکەن